پەرلەمانی کوردستان دوای 2 ڕۆژ دانیشتن و گفتوگۆ لەسەر پرۆژە یاسای چاکسازی لە خانەنشینی و موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازاتەکان لە کۆی 23 مادە 6 مادەی لە پرۆژەکە پەسەند کرد. بە جۆرەی ئەو مادانەشی پەسەند کراوە هەموو خانەنشینانی پلە تایبەتەکان و ئەوانەی بە نایاسایی خانەنشین بوونە هەڵدەوەشێتەوە. ئەوانەشی خزمەتیان بە شۆڕش کردووە و خانەنشین کراون بە هەمان شێوە هەڵدەوەشێتەوە و لە چوارچێوەی ڕێنمایی نوێدا ڕێزیان لەدەگیرێت. پلە تایبەتەکانش کە پێشووتر بە 80 لە سەتای موچەکانیان خانەنشین دەکران بە هەمان شێوە گۆڕانکاری بەسەردا هاتووە و پلە تایبەتەکان بە 25 لە سەتا تا 6 لە سەتا موچەکانیان خانەنشین دەکرێن. کۆی گشتی موچە و دەرماڵەکان لە 1970 ئەو کۆیی کە لە ڕابردووە وەرئەگیرا بۆ خانشی نەکرا، بەڵام ئێمە دوێنێ سەقفی علاقەیمان بۆ ئەوانەی کە تەمەنی خوار 50 ساڵەوە خزمەتیان هەرچەندێکی وەگرن تەمەنی خوار 50 ساڵ ئەوانە لە ڕابردووە بە 1970 بوو، ئێستا نابێت لە 1960 تێپەڕێ و لە یاساکانی ڕابردووە کرێی لیژنەکانیش ئەخرایە سەرەوەی کە بۆ خانشینەکانی گرایەتەوە، بەڵام ئێمە دوێنێەوەی کرێی لیژنەکانمان لێ دەرگرتواتە و مافە واتە توانم بڵێم ئەگەر بەراوردی کەی بەوە لە 100 زۆر لە 600ەکە کەمتریش دێت. مادەی شەشەمی پرۆژەکەش کە تایبەت بوو بە ڕێخستنەوەی ماف و ئیمتیازاتی میراتگیرانی کەسوکاری شەهیدان و ئەنفەلکراوان و زیندانیانی سیاسی دوای پەسەندکردنی بڕیاردرا لیژنەیەکی باڵە بۆ جێبەجێکردنی بە سەرۆکایەتی وەزیری شەهیدان و کاروباری ئەنفەلکراوەکان پێک بێنرێت و لە دوای دەرچوونی یاساکەش لە ماوەی 3 مانگدا پێداچوونەوە بەسەر جەملیستی شەهیداندا بکرێت و ئەوانەی شایستەنین دەربکرێن. لە یەکسانیەکیش لە ئاخیرا دروستە بێ. مەسەرەن کەسێک سەرکردە و مەسئولێکی گەورەیە لە ناو حیزبێکا شەهید بووە، ئێستا ئەو 4 ملیۆن بە وەزیر خانەنشین بووە. باشە کە بۆ وەزیر خانەنشین بووە، ئەی پێشمەرگەیەکی تر گوناحی چیە لێرە لە شەڕی داعش شەهید بوو کوڕەکەی 200,000 وەرەگرێ یا 300,000 وەرەگرێ، کەچی کەسێکی تر پێشتر شەهید بووە پلەیەکیان بۆ داناوە 4 ملیۆن وەرەگرێ. ئەوە چارەسەرەکرێ ئینشاڵڵا ئەبێ 1 دەرەجەی ئیستحقاقی بۆ دابدرێت. لیژنەیەکی باڵا بەسەر پەرشتی وەزیری شەهیدان و ئەندامەتی داواکاری گشتی و چەند لایەنێکی تر پێک دێ بۆ لە ماوەی 3 مانگ پێداچوونەوە بە هەموو ئەو لیستانە بکرێ. ئەگەر کەسێک شەهید نەبێ و بە شەهید هەژمار کرابێ و ئەگەر کەسێک زیندانی سیاسی نەبوو بێ بە زیندانی سیاسی هەژمار کرابێ، ئەمانە ئەمڕۆ پەسەند کرا. پرۆژە یاسای چاکسازی لە خانەنشینی و موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازاتەکان کە لە 23 مادە و 8 بەش پێک دێت تا ئێستا 6 مادەی لێ پەسەند کراوە و بڕیارشە لە هەفتەی ئایندەدا پەرلەمانی کوردستان جارێکی دیکە دەست بە گفتوگۆکانی بکاتەوە بۆ ئەوەی سەرجەم پرۆژەکە پەسەند بکات و لە ڕێگایەوە داهاتێکی زۆر بۆ خەزانەی حکومەت بگەڕێتەوە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.